بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، وصلى الله وسلم وبارك على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وصحبه ومن سار على دربه وتمسك بمنهجه إلى يوم الدين. خۆشەویستانم عزیزانم، سلام و ڕەحمەت و میهرەبانی خۆی گەورە برژێ بەسەر دڵ و دەرونی هەمومان. خۆشحاڵم ئەو زارەز بە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویست گەیشتمەوە لە شاشە جوانەکەی خۆتان. خۆشەویستانم، ئێمەوە بەردەوام هەر لە خزمەتی فریشتەکانی خودای گەورەین، ئەو فریشتانی کە بەردەوام لە هەموو حاڵێکدا لەگەڵ ئێمەن و پشتیوانی ئێمەن و دوعای خێرمان بۆ ئەکەن. یەک لەو شوێنانەی کە مەلائیکەتی خوا لەگەڵمانن ئەو وەختی ئینسان کە دوعا دەکا. سبحان الله، ئەو وەختی ئینسان کە دوعا دەکا و دەپارێتەوە لە خوای گەورە، ئەلە وەختی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئەفەرمی کەم حەدیثە ئیمامی حاکم لە مستەدرەکەکەی خۆیدا ڕیوایەتی کردێ و ئەفەرمیتن ئینە مەلەکەن موەکیل بمن یەقول، خوای گەورە مەلائیکەتێکی فریشتەیەکی تایبەت کردووە بە کەسێک کە دەڵێتن یا ئەرحەم الراحمین. هەر کەسێک لە دوعایەکانی فەرمووی یا ئەرحەم الراحمین، یا ئەرحەم الراحمین، یا ئەرحەم الراحمین، ئەو مەلائیکەتە ئەو فریشتە تایبەتە بەم دوعایە و بەو لەفزی جەلالە پێی دەڵێتن ئینە ئەرحەم الراحمین قەد ئەقبەل عەلەیکە فەسئەل. دەفەرمی ئەرحەم الراحمین دەڕووی لە تۆ کردووە لێی داوا بکە. سبحان الله، سبحان الله. بزانە حتا لە کاتی دوعایەکانیشدا فریشتەکان لەگەڵمانن، حتا ئەکو دەپارێتەوە لە خوا ئەپارێتەوە داوە و نزاعەکەی. سبحان الله، ئەو مەلائیکەتە لەگەڵتە بۆ ئەوەی ئەم دوعایە لێ قبول بێت. تۆ هاوار دەکەی یا ئەرحەم الراحمین، ئەی ئەو کەسەی کە هیچ کەسێک نەلەوی بەڕەحمتر. خوایە تۆ ڕحم دەر و ڕحم بەخشی هەموو بەڕەحمەکانی یا رب العالمین. مەلائیکەتەکە لەو کاتە پێ دەڵێ ئەرحەم الراحمین ڕووی تێکردی و فەرموو داوای لێ بکە و ئەو حاجەت و پێویستیە تێ بەیانی بکاتن. طبعا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام فێرمان دەکاتن کاتێک کە دوعا بکەین بە ظەهر الغەیب لە بۆ غەیری خۆمان. هەر کەسێک لە پاش مەلا کە ئەو برادەرەی ئەو دۆستەی ئەو عەزیزەی ئاگای لێ نییە دوعای بۆ دەکاتن، دەڵێ خوایە لە فلانی خۆش بە، خوایە ڕحمی پێ بکە، خوایە شیفای بدە، خوایە نەجاتی بدە لەو میحنەت و ناخۆشیی تێدایە، خوایە منداڵەکانی ساڵحکە، خوایە فلان برادەرە مبتەلایە بەو دەردەی، خوایە و دەردەی لەسەر هەرگرە، خوایە مبتەلایە بە قەرز، خوایە قەردەکەی لەسەر هەرگرە، خوایە خێزانی خراپە لە بۆی باشکە، منداڵەکانی ناڕەحەتی دەکەن، هیدایەتی منداڵەکانی بدە. تۆ کە ئەم دوعایانە دەکەی سبحان الله، پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام موژدەیەکی زۆر زۆر خۆشی هەیە. دەفەرمی هەر کەسێک، ئەم حەدیثەکە صحیحە، دەفەرمی هەر کەسێک بە ظەهر الغەیب دوعا لە بۆ برایەکی خۆی بکە ئەم دوعایە مستەجابە، ئەم دوعایە مستەجابە. سبحان الله. پاش ئەوەی کە مستەجابیشە دەفەرمی مەلائیکەتێک لەسەر سەریتی، مەلائیکەتێک لەسەر سەریتی کاتێک کە تۆ دوعای لە بۆ برایەکت ئەەکەی، بۆ خوشکێکت ئەەکەی، ئەفەرمی اللهم ئامین وەلەکە بمثلی. دەرێ خوایە ئەم دوعایی لێ قبول کە و هەروەها چی داوا کردووە لە بۆ ئەم برایەی خوایە تۆش لە بۆ ئەو کەسە بنووسە. سبحان الله، لەو نیعمەتەی ئەگەر بمانەوێ دوعایەکانمان قبول بێت، ئەگەر بمانەوێت هەر دوعایەکمان بۆ خۆمان خوای گەورە لێمان قبول بکە و ئەو شتە و حاجەت و پێویستی خۆمان لۆ جێبەجێ بکە، بڕۆن بۆ خەڵکی داوا بکەن، بڕۆن دوعا لە بۆ غەیری خۆتان بکەن، چکە ئەو کەسانی کە دوعا بۆ تۆ ئەەکەم مەلائیکەتە. تۆی بەشەر دوعا لە بۆ خەڵک دەکەی، بەڵام مەلائیکەتی خوا دوعا بۆ تۆ ئەەکەن. سبحان الله، بەڕاستی نیعمەتێکی عەزیمە، بەڕاستی ئەخذ و عەتایەکی بەبەرەکەت و پڕ نیعمەتە. سبحان الله، تۆ دادنیشتووی دوعا ئەەکەیت، لە ئەسنای دوعایەکەدا چەند کەسانێکت بەبیر دێنەوە، براتن، خوشکتن، ئەو برا مسلمانانەی کە لەگەڵتن، هاوژینتن، هاوپیشەتن، هاوکارتن،
ئەوانە کە لەگەڵەتون ئەبینی یەکێکیان لە مەحنەوت و ناخۆشیدایە، یەکێکیان لە ئەزیەت و ئازاردا، یەکیان نەخۆشە، یەکیان مبتەلایە بە دەردێک، تۆ لە وەختی بەبیرت دێتەوە بە کوڵ ئەو دوعای بۆ ئەەکەی کە خۆی گەورە ڕەحمی پێ بکە، کە خۆی گەورە نەجاتی بدا، کە خۆی گەورە دەرکەی خێری لێ بکاتەوە. سبحان الله، ئەو مەلائیکەتە تایبەتە بە دوعایەکان و جێیلێتەوە کە تۆ چەند بە کوڵ ئەپارەیتەوە، چەند بە حەماسەوە، چەند بە یەقینەوە لەخوا ئەپارەیتەوە کە خۆی گەورە ڕەحم بەو برایەت بکە، بەو خوشکە عەزیزت بکاتن. لەو کاتەدا مەلائیکەتەکەش ئەڵێ خوایە گیان ئامین، خوای ئەو دوعایانەی لێ قبوڵ کە، خوای ئەو دوعایانەی لێ گیراو بکە و چش داوا دەکە لە بۆ ئەو برایی، لە بۆ ئەو خوشکەی خوای لە بۆی بنووسە. سبحان الله، بەڕاستی ئەلێرە فێرە ئەدەبێک ئەبین، ئەدەبی دوعاکردن ئەوەی خەڵک لەبیر نەکەی. دۆست و عەزیزانت ئەوانەی کە خۆشت دەوێن، حتا ئەوانەی کە ڕچیشە لێ دەبنەوە، دوعای هیدایەتیان لۆ بکە. پێغەمبەری ئازیزمان محەممەد عەلەیهی سەڵات وسەلام کاتێک کە لە مەککە بوو دێگوت خودایە لەو دوو عومەرانە یەکەشیان هەر هیدایەت بدە خوایە. یەکێم عەمری کوڕی هیشام کە ئەبوو جەهل بوو، ئەویتکەیان عومەری کوڕی خەتاب ڕەزا و ڕەحمەتی خوای لێبی. خوای گەورە بەو دوعای پێغەمبەری قبول کرد و عومەری کوڕی خەتابی هیدایەتدا. بەڕاستی ئەوە فێرمان دەکاتن کە ئێمە لە پشملەدا لە کاتی نزا و پارانەوەکانماندا با دوعا لە بۆ یەکتر بکەین. ئەمە هەستێکی برایەتیە، ئەمە نیعمەتی برایەتیە ئازیزانم. يعني ئەمە هەست برایەتی یەقینیە، ئەمە ئینەمە المؤمنونە ئیخوا. ئەلێرە بە دیار دەکەوێت کە ئەمن غەیری خۆم لەبیر بێ لە هەموو خوشک و برایەکانم، لە هەموو عەزیز و خۆشەویستەکانم، حتا لە جیرانەکانم لەبیرم بێ. ئەبوو دەردە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئەی فەرموو وەڵڵاهی هەموو شەوێک کە شەو نوێژ دەکەم 70 کەس لە برایەکانی خۆم ناویان ئەهێنم. خوای فلانی کوڕی فلان، فلانی کوڕی فلان، فلانی کوڕی فلان، فلانی کچی فلان. سبحان الله، بەڕاستی ئەمە کو وەفاداریە، ئەمە برایەتی حەقیقیە کە ئێمە یەکترمان لەبیر بێ. تخوا چەندمان لە کاتی نزا و پارانەوەکاندا برایەکانمان لەبیرە، خوشکەکانمان لەبیرە. ئیلا ئەگەر پێی گوتی مامۆستا دوعام لێ بکە، ئەوجا دوعا لێ بکەی، وەڵاوە هەنجین هیچ بەهرەی تێدا نەبوو. ئەوە بەهرەیەکە، ئەو ئەسڵەن ئاگای لە تو نەبێ، بەڵام ئەتوو ئاگال لەوی بی، ئاگال لە میحنەت و ناخۆشیەکانی، لە غەم و پەژارەکانی. ئەو کات دوعای لە بۆ بکەی، ئەو کات لە خوا بپارێتەوە کە خوای گەورە سەرفرازی کە، خوا لێی خۆشبی، خوا نەجاتی بدا، خوای گەورە ڕوحمی پێ بکە، خوای گەورە پشت و پەنای بێتن. بەڕاستی ئێمە لەو ڕۆکە مسلمانان لە میحنەت و ناخۆشی تێ دەرناژین. بەڕاستی مسلمانان ئەمڕۆ کە لەو پەڕی میحنەت و ناخۆشین، لەو پەڕی ئەزیەت و ئازارن، لەو پەڕی دەربەدەری و ماڵوێرانین، ئەوڕۆکە هەمومان پێویستمان بە دوعایە، بۆ هەمومان لە بۆ یەکتر بکەین. بەڕاستی هیچ کاتێکمان نابێ کەس لەبیر بکەن لە دوعایەکاندا، هەرچی مسلمانە، هەرچی ئومەتی محەممەدیە صلی الله عليه وسلم، با دوعایان لە بۆ بکەین. دەزانی مژدەیەکی پێغەمبەر هەیە عەلەیهی سەڵات وسەلام، تۆ ئەگەر دوعا بۆ چەند کەسێک بکەی، خوا بە قەدەری ئەو کەسانە حەسەنەت بۆ ئەنووسی. ئەگەر بڵێ خوایە یا ڕەبی خودایە مەسەلەن لە هەموو خەڵکی عێراق خۆش بە میثال، خەڵکی عێراق چەند ملیۆن کەسن، ئەوەندە ملیۆن حەسەنەت لۆ دەنووسی. باشە ئەگە بڕێ خوایە لە هەموو مسلمانانی کوڕەی زەوی خۆش بە، خۆ ملیارە کونی و حەسەنەت دە بۆ دەنووسرێت. دەکەواتە سبحان الله، تۆ کە دوعا دەکەی لە بۆ خەڵکی، هەر کەسێک بە حەسەنەت دەنووسرێ و پاشانیش مەلائیکەتەکانیش ئامینی دەکەن و دوعا لە بۆ دەکەن. خۆشەویستان، خاصەتەن لەو مانگەدا کە مانگی ئیستیجابەی داوەیە، کە مانگی قبوڵبوونی دوعایەکانە، لە شەو نوێژت، لە تەراویحت، لە فتارت، لە کاتی بەربانگت، لە هەموو لە کاتی تەسەحورت، هەموو ئەوانە کاتی قبوڵبوونی دوعایە. تخوا با دوعا لە بۆ یەکتر بکەین بە ئومێدی ئەوەی خوای گەورە دوعایەکانمان قبوڵ بکاتن. شوێنێکی تر لەو شوێنانەی کە مەلائیکەتانی خوا لەگەڵمانن و سەڵەواتمان لەسەر لێ دەدەن و دوعای خێرمان بۆ دەکەن، ئەو وەختی تۆ پاشێو ئەخۆیت. تەمەەن پاشەو لەکەمە بوویتە عادەتی، زۆر کەس هەیە ناخوا. کاچی من پاشیوی خۆت هەستەوە ئەگەر بە یەک قومە ئاوێژ بی، لەبەر چی؟ بۆی ئەم دوعای مەلائیکەتە لە قیسن نەڕوە.
پیغمبری عزیز با محمد صلى الله عليه وسلم ده فرمي إن الله وملائكته ليصلون على المتسحرين. الله أكبر. ده فرمي پیغمبری خوشویستمان محمد عليه الصلاة والسلام ده فرمي خوا جل وعلا بقوري وعظمة وزلال خوي وهمو ملائكة كان وملائكته الله أكبر بمليار ملائكتنا حميان لمانجي رمضان ده حميان لمانجي رمضان ده دعابو أو كسان ده كان واباشي وأخون واباشي وأخون عزيزانم براسي أم باشي وفصدو نعمتك زور زور قوريتي ده والله بداخوا إما أي فوتيني بداخوا إما خاصة استاخل كم دا نيوتن لو ما انقدا زور كمي هيدا نا نيوتن حتى نيجي بيانيش دكاتن براسيتو وقتي سحور وقتي باشي ودانشا دو بارنان بخو بيش نخوري هر دانشا با يكبر داخ آويش بي بوي ام دعاي خداي قورا ام صلواتي خداي قورا ام نعمة رجادني خواي قورا ام فضل مهرباني خداي قورا اللي محروم نبي باشان لدعاي ملائكة كان لصلواتي ملائكة كان محروم نبي براي بريزم أو ملائكة أنا همو داوا لخوا دكن خواي رحمي بيبكا وعفوي بك خواي رحمي بيبكا وعفوي بك يخو ملائكتي خواش كدعاء بكن صد دعاء قبوله هيز قماني تيدانيا بو نعمة لقيس خودتي بو أم فضل لقيس خودتي بو أي كيتا تنبالي بو طاقة نداني شي 5 دقائق دس السفرة كي لقر خزبوك سكارة كانت لقر خزانك ومدالة كانت لقر أو كساني كلك شويني كفتار كسحور أخوي بعدك شويني بركات بباري أو وقتي دابسيني رحمتي خوايا أو كسي وقتي داني صلواتي خوايا لصير بندكاني خوي أو وقتي داني صلواتي ملائكتانا لصير روجو قران ده ما يفوتين عزيزم تو ببر يكزار ببر دعايشي ملائكتها هم بكوي يترخني لبي ببابه يكزار لطف وكرمي خوي قورد بس دابرزي يتر قد شقاوة نابيني عزيزم زبراسي أم شوناني كملائكتاني خواي قورا لقلمان حقا بقرين بسورين برين لتشندر ملائكتي ليا لتشندر ملائكة لقلم دجي لتشندر ملائكة دعام لقردكا بشتوانم دبي بوي براسي أم فصدو أم دعاء لقيس خونتي بزان لتشي ملائكة صلوات لصر بندكاني خوالي أدن إيكواتا تو دبي أو شونانا بقري تحريب كي زاني أميدي أوي يقلو شوينانا يقدعاي ملائكتان البركوي يتلبو خود خنيدة بي عزيزم دنيا وقيامة بختور دبي دنيا وقيامة اللو دبيت سعادة لو قيامتي لو أزيت وآزاري روجي محشر نزات الدبي بسي بو دعاني كملائكة كان بويان كرديو توش آقاشت لينيا زا عزيزانم براسي أو شويناني كباسم كرد كبيش تريج أواني كباسم كرد زور حريص بن لو شوينانا دا بقى ما دبون ما نبيتن بقى كارانا بكين كملائكتي خوا لقل مان أبن بأميدي أوي إن شاء الله حمو مان جيان مان بر بركة بيو وهم بردوام صلواتي خوا مان لسر بيو وبردوام صلواتي ملائكتان مان لسر بيتن تاكو ديدار بخواي قورتان أسبيرم والسلام عليكم ورحمة الله وبركاته.